مامۆستا وەکوێ گوتی خێزانەکەم نەخۆشە. باش خێزانەکەم نەخۆشە وەکوێ گوتی وەڵی بردیتمە دکتۆر فعسات و چکی وام هەموو لۆ کردیە بەس وەکوێ گوتی برێ وەچی نەفەسەک لیدا بردمەکن مامۆستایەکی ئاوەکی بۆخین ئاوەکەماندایە پێ باشتر بوو یعنی عیلازمان دەدایە پێ باشتر نەدەبوو. سا باشە شکر عین برێ وەچی برێ گەشکە لیدا بۆ ئەو حالە. ئینشەڵڵا باشە بێ ئێمە دوعای خێری بۆکەین خی گەورە شیفایدا و خۆتیش خۆتانیش ڕوو مامۆستا وەکوێ گوتی ئەمە پرسیارەکەمان لەوەی بوو گوتمان وەکوێ گوتی ئەو خێزانی من هەر لە جێوە وەکوێ برێ گەشکەش لیدا هەڕە لە خۆچوو ئایا ئەوە گوتمان دەبین نەفەس بی دەبیت چبی ئەوە شتێک هات پێ ناو مارێت. والله من نازانم قوربان خۆ من نەمبینیوە بەڵامی تر مادام پاکستان بۆ کردەکانی پاکە دیارە چاو نەفەس دیداوە ڕوقی شەرعی بەسەرا بخوێنن. مامۆستا دەست خۆش بی بەس وەکوێ گوتی مامۆستا ئەگەر ئەو پرسیارەش لێ لێم کردی مەقسەد ئەگەر شتێک لۆ مارێ بکەی یعنی مەقسەد وەکوێ گوتی بسمیلا و چش لێ بکەی بەس شتێکی لۆ مارێ بکەی ئایا نەفەس لێتدا وەکوێ برێ و هاڵێ ینی نانە ئینشەڵڵا مەترسم قوربان گیان سێقولەکە بخوێنن بەیانیان و ئێواران خی گەورە خۆیەتانە پارێزێت. مامۆستا زین کووە ئێستا وەکوێ برێ بەس دەلەرزی لە جێوە لە جێوە بەس دەلەرزی دەرێ سەرم دەسوڕێ. هیچ نی ئینشەڵڵا باشە بێ ڕوقی شەرعی بۆ بکەن برا شەرینەکەم باشە قوربان. والله سلامت بەس گوتمەوە چ ئاەتێک باشە مەعەدەل بخوێنی ڕۆژانە. سوورەتی ئەلبەقەرە بە مۆبایلەکە با لە بە ئیدفۆنیا هەر ئاوا بیکاتە پشت سەری و گوێی لێ بگرێت. دەست خۆش بی مامۆستا خوا پاداشت خێر